چەکدارە گەڕاوەکانی مووسڵی داعش خەریکە بە تەواوەتی بارودۆخی ناوچەکانی دەوروبەری کەرکووک تێک دەدەن. کەم ڕۆژەیە لە دەوروبەری ئەو شارە پەلاماری سەنگەرەکانی پێشمەرگە نەدەن. هاوکات لەگەڵ زیادبوونی جموجۆڵەکانی داعشیشدا پێشمەرگە ئامادەکاری بۆ شەڕی قورستر دەکات. تا ئەم ناوچەی بەم شێوە بەدەستی ڕۆستانی داعشەوە بێ بە دڵنیایی ئەوان جوڵەی زۆریان دەبێت و هێرشی ئیزعاجکەر و هێرشی لە ناوبەر و هێرشی خۆکوژی زیاتر هەوڵەدەن بکەنە سەر سەنگەرەکانی هێزی پێشمەرگە. ئەمەش بەم بەستیەوەیە کە دەرفەتێک یا جێگای بدۆزنەوە بۆی لێوەی دزە بکەنە ناو خەڵکی مەدەنی و بچنە پشت دەستەکانی پێشمەرگە و ئاسایشی ئەو ناوچان تێک کە چەند وەختە ئەوە زیاتر لە 3 ساڵ لە شەڕی داعشە کە چەند وەختە هێزی پێشمەرگە توانوێتی ئارامی و سەقامگیری ئەو ناوچانە بە تەواوەتی ڕاگرێ. لە ڕۆژانی ڕابردوودا داعش چەندین جار هێرشی بەربڵاویان کردوتە سەر سەنگەرەکانی پێشمەرگە. هەروەها نیوەڕۆی ڕۆژی یەکشەممە داعش هێرشێکی تری فراوانی کردە سەر سەنگەرەکانی پێشمەرگە و دوای کاتژمێرێک شاڵکردن هێرشەکەی داعش کۆتایی پێهێنرا، بەڵام زیان بەر ڕەبیە سەربازیەکانی پێشمەرگە کەوت. چەتەکانی داعش هاتنە پێشەوە وەکو تەقیان کرد لە ئالیاتمان لە سنگارەکانی میحوەری داقۆق و چەند کارەساتێکیان کردو. ئێمەش وەکو پێشمەرگەی میحوەری داقۆق وەکو هێزی فریاکەوتنی پێشمەرگەی داقۆ گەیشتمان بە ڕووداوەکە و توانیمان بۆ چەند کاتژمێرێکی کەمترش ڕوبەڕووی چەتەکانی داعش بینە و لە خوابە زیاد بە ئێستاکە وەزعی پێشمەرگە زۆر چاکە و لە ئامەدا باشێتان بۆ هەر ئەرکێکدا. ئەوانە چەند داعشێکە بینرێت کە ڕائەکەن ئەچنەوە بەرەو جێگەی خۆیان تێ ئێمەش نایالین بە سەلامەتی بگرنەوە جێگەی خۆیان تێنە دەستیان یان ئەیان کوژین یان ئەوەیە نەگرن بە شوێن خۆیان بە سەلامەتی. هێرشە یەک لە دوای یەکەکانی داعش لە کاتێکدایە پێشمەرگە کرێکار و ئامێری سەربازی بردووەتە نزیک سەنگەرەکانیان و دەیانەوێت خاڵە سەربازیەکانیان تۆکمە بکەن. بەڵام داعش ڕۆژی یەکشەممە پەلاماری کرێکار و ئامێرەکانی دا و کرێکارەکان کە چەکیان هەڵگرت بوو ڕوبەڕووی چەکدارەکانی داعش بوونەوە، بەڵام زیان بەر ئامێرەکانیان کەوت. نانمانە خوارد لەو بەرەوە سعات تقریبان 1:30 بوو کە نانمان خوارد تکێکمان خوارد سێرەگەین تەقەمان پێکرا سەرمان هاگر سێرەگەین لەو بەرەوەن تقریبان نزیکەی 12 کەسن لێمانیاندا ئەمە هێز ینی کەم بوو حتا ئێمە زوو گەیشتنەوە چەک خۆمان پێ بوو بە چەک خۆمان مقاومەمان کرد هێشمان بگەڕێن پاکەشێ بکەنەوە بۆ دوا بگەڕێنەوە نەمان بەس ئەو سیارەیە ماستا لەگە گڵاوەکانمان لێدرا. هاوکات لەگەڵ ڕوبەڕووبوونەوەی نێوان پێشمەرگە و داعشدا پێشمەرگەش زۆر جار گوندەکانی ژێر دەسەڵاتی داعش هاوەنباران دەکات. دڵشاد ئەنوەر، دەنگی ئەمریکا، پارێزگای کەرکووک.